تەمەنی مناڵی بریتە لە تەمەنی وەرگرتن، بریتە لەو تەمەنەی کە بەڕاستی زیاتر ئەبینن لە گەورەکانەوە لە دەوروبەرەوە لە دایک و باوکەوە لە ئەندامانی خێزانەوە لە مامۆساکانیانەوە لە باخچەوە لە دەوروبەر و لە هەموویەوە. بۆیە زۆر جار ئەگەر بتەوێت پەروەردەکەت باشتر بگا بینین شانۆ هونەر چیرۆک ئەمانە زۆر ڕێگەی کاریگەرترن لە وتن. بۆیە زۆر جار مناڵ ئەوەی کە ئەیبینێ زۆر باشتر وەری ئەگرێ لەوەی کە پێی ئەوترێ زۆرتر لەگەڵ وتن ئاوەڕزە. بۆیە ئەوەی ئەمڕۆ چالاکی ئەنجام درراوە چالاکیی نمونەیە من دەستخۆشیان لێ یەکەم. یەکێکە لە ڕێگا زۆر کاریگەرەکان ئاشناکردنی فەزای گشتی کۆمەڵگە بە مناڵ زۆر گرنگە. مناڵ کە چاوە کاتەوە هەتا قۆناغی باخچەش کۆتایی پێێنێ و لە هەنێک خێزانەکانە قۆناغی سەروتریش بەڕاستی ژینگە گشتیەکە نبینێ مەگەر بۆ چوونە دەری سەیرانێک یابی بەنە بازار بۆ جلکردڕینێک یا شوێنێک ئەجینە هەموو فەزا گشتیەکان نبینێ. من پێم باشە مامۆسایانی باخچەکان نەخۆشخانە ببینن، بازار ببینن، دادگا ببینێ، بە قوتابخانەکان ببینن، باخی گشتی ببینێ، چێڵگە و نەمامگەکان ببینن، شەتڵگەکان ببینن، بزانن کۆمەڵگە تەنیا ماڵ و کۆڵان نییە، کۆمەڵگە تەنیا لای دایک و باوک و باخچەکەیان نییە، هەموو شوێنەکانی ترە، هەموو فەزا گشتیەکەیە و لەگەڵیشیا کە ئەیان بن شێوازی مامەڵەکان شێوازی هەڵسوکەوتکردن لەو شوێنانە چۆنە، چێ لەوێ ئیشەکە، چێ لە نەخۆشخانە ئیشەکە، چێ لە دادگاکان ئیشەکە، چێ لە پۆلیس ئیشەکە، ئەمانە ئیشیان چییە؟ ئەمە ئەبێتە چی؟ ئەبێتە دروستکردنی پەروەردەیەکی ڕەوشتی گشتی بۆ چۆنەتی ژیانکردن لەسەر جەمشارەکانی کۆمەڵگەیە. بەڵێ پرسیارەکەی تۆ زۆر معقولە و ئەبێ ئەمە گرنگی زیاتری پێ بدرێ، بەردەوام مناڵ ئاشنا بکرێ بە ژینگەی دەرەکی و بەڵام لەژێر چاودێریاوە بە پەروەردەیەکی تەندروست. چالاکی کە باڵی باخچەکان ئەنجامەین بۆ باخچەکانی سنووری پارێزگای هەڵەبجە. چالاکیەکە خۆی بینێتەوە لە نمایشی شانۆ ئۆپەرێت گۆرانی مناڵان کاری دەستی و شێوەکاری لەگەڵ کاری بیرزیک. ئەم ساڵ جیاوازە ساڵانی پێشوو چالاکیەکەمان هێنایە دەرەوە بۆ 11 باخچە 11 باخچەکە 110 مناڵ بەشدارن لە چالاکیەکە. ئێمە پێمان وایە بەشداریکردنی مناڵان لەم چالاکیانە دروستکردنی متمانە بەخۆبوون لە مناڵان دروست دەکات بۆ وایان لێکات لەسەر پێی خۆیان بۆستن و بڕوا بەخۆ بوون دروست بوو لەلایەن. باخچەی مناڵانی سیروان